سۆران لە قەزاوە بوون بە ئیدارەی سربەخۆ گرنگی و سوودی چی دەبێت بۆ هاوڵاتیانی ئەو دەڤەرە بەتایبەت لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە بەو پێی کە ماوەی چەندین ساڵە و لە ماوەی ڕابردوودا کێشە و گرفتی زۆری خزمەتگوزاریان هەیە و یەکێک لە داواکاریەکانی خۆشیان هاوڵاتیان ئەوە بوو کە سۆران لە قەزاوە بکرێت بە ئیدارەی سربەخۆ بە ئامانجی پڕکردنەوە و چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە هەیەە. ئایا کێشە و گرفتەکان لە سۆران چارەسەر دەبێت و سۆران لە قەزاوە بوون بە ئیدارەی سربەخۆ دەتوانێت چی بکە بۆ هاوڵاتیانی ئەو سنوورە لەگەڵ میوانەکەم بەڕێز زوبێر عوسمان لە پرسراوی مەڵبەندی سۆران گفتوگۆ دەکەم. بەڕێزیان ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لە ستودیۆش بەشدار دەبێت. سڵاوت لێ بێ، سوپاس بۆ ئامادەبوونت کاک زوبێر. سۆران ئێستا بووە بە ئیدارەی سربەخۆ بڕیارەکە جێبەجێ کراوە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەم بڕیارە چی دروست دەکات بۆ هاوڵاتیانی ئەو سنوورەوە گرنگی بۆ ئەوان چی دەبێت بەتایبەت لە ڕووی ئەو گرفت و کێشانەی کە هەیەە لە بواری خزمەتگوزاریدا ئایا ئەوانە چارەسەر دەکات؟ شەوتان باش، سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بینەران و بیسەرانی کورسات هەیە. ئەمڕۆ چاردەی نۆ ئیدارەی سربەخۆی سۆران ڕاگەیەندرا و سەرپەرشتیاری ئیدارەکە ناسێنرا. ئێمەش لە مەڵبەندی سۆران وەفدێکی باڵا بەشداریمان کرد لە ناساندنی سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران و ڕاگەیاندنی ئیدارەی سربەخۆی سۆران بۆ بۆنێەوە لە ناخی دڵمانەوە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەڵبەندی شەشی سۆران پیرۆزبایی گەرم هەم لە سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران کاکە هەڵگۆر شێخ نەجیم و هەم لە خەڵکی دەڤەری سۆران و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین. دیارە ئیدارەی سربەخۆی سۆران لەگەڵ ئیدارەی سربەخۆیەکانی گەرمیان و ڕاپەڕین کاتی خۆی پێشنیار کرا بۆ ئەوەی بکرێ بە ئیدارەی سربەخۆ هەم سۆران و زاخۆ ئاکرێش، بەڵام بەداخەوە لە زۆنی زەردی ئەو کات پارتی دموکراتی کوردستان ئەم شوێنانەی ناوم هێنان نەیکردن بە ئیدارەی سربەخۆ. ئەو کات بڕیار درا کە ڕاپەڕین و گەرمیان بکرێن بە ئیدارەی سربەخۆ و دەسەڵاتەکان لە پارێزگاوە شۆڕکرانەوە بۆ ئیدارە سربەخۆیانە، هەم بەهۆی ئەوەی ڕێگای دوور و باری دارایی هاوڵاتیان لە بەرچاوگیرا، هەم بۆ ئەوەی ناوچەکان باشتر خزمەت بکرێت بە خۆیان بەڕێوەبەرن. نمونەکەش ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین بوو لەگەڵ گەرمیان سەرکەوتنیان بەدەستێنا. ئێستاش جێگای خۆشحاڵی ئێمە وەکو مەڵبەندی سۆران وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ سۆران وەکو ئیدارەی سربەخۆ ڕاگەیەندرا و سەرپەرشتیارەکەشی ناسێنرا. باشە، دیارە ئیدارەی سربەخۆی سۆران هیوادارین کە ماوەیەکی زۆر دوور و درێژە پێشنیار کراوە و ئێستا بڕیاری بۆ دەرەچێت، هەر بۆ ئەوە نەبێ هەڵمەتێکی هەڵبژاردن بێ لەلایەن پارتی دموکراتی کوردستان بۆ ئەوەی وەلای خەڵک و دەنجی خەڵک بەدەستبێنێت. ئێمە تەمەنا ئەکەین لە ماوەیەکی زوویی. کاک زوبێر، ئێوە چۆن دەیبینن؟ ئێوە ئەم بڕیارە چۆن دەبینن؟ ئایا بەکردداری خزمەتی هاوڵاتیانی ئەو دەڤەرە دەکرێت؟ جیاوازی و خزمەت گوزاری بەبێت جیاوازی لە نێوان دەڤەرەکان، لە نێوان گوند و شارۆچکە و گەڕەکەکان بگات بە هاوڵاتیان، چونکە ئەو دەڤەرە دەڤەرێکی قاوەن قوربانی، شۆڕێژ، شەهیدستان، بنکەی پێشمەرگە، بەڵام بەداخەوە دەڤەرێکی داڕادەیەک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان فەرامۆشکرا و کە تا ئێستا وەکو پێویست خزمەتگوزاری نەگەیشتۆتە بەشێک لە ناوچە جیاجیا و دوورە دەستەکان لە کاتێکدا ئەو ناوچەیە هەم تایبەتمەندی خۆی هەیە و هەم ناوچەیەکی فراوانە و ناوچەی سێکوچکەی پێیان کە هەر سێ وڵاتی عێراق و ئێران و تورکیا بەیەکەوە ئەبەستێتەوە.
بەڵێ کاک زوبێر گوێبیستی منی من جارێکی دیکەش پرسیارم کردوا دیار بوو تۆ گوێت لە پرسیارەکەی من نەبوو پرسیارەکەت بۆ دووبارە دەکەمەوە لەو کاتەدا باست لەوە کرد کە ئەم بڕیارەی کە دراوە و قەزای سۆران کراوە بە ئیدارەی سربەخۆ باست لەوە کرد کە هیوادارن تەنها لەم کاتەدا نەبێ بۆ هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بێ یاخود بۆ بابەتێکی دیکە بە دیاریکراوی پێم بڵێ ئێوە چۆن جەڕوانە ئەم بڕیارە ئایا بوون بە ئیدارەی سربەخۆ دەتوانێت ئەو کێشە و گرفتانی هاوڵاتیانی ئەو سنوورە هەیە جەنابەت دەیزانی لەو دەڤەرە گرفتێکی زۆری نەبوونی خزمەتگوزاری هەیە و هاوڵاتیان زۆر بە نیگەرانیەوە باس لەوە دەکەن و وەک خۆشیان دەڵێن نایەنەوێت ئەمە تەنها بڕیارێک بێ بەڵام هیچ خزمەتێکی لەگەڵدا نەبێ ئێوە پێتان وایە دەکرێت لە ماوەیەکی کەمیشدا ئەو کێشە و گرفتانی هاوڵاتیانەیە بتوانن بەشێکی چارەسەر بکەن؟ خاڵی یەکەم من باسم کرد ئێمە تەمەناکەین ئیدارەی سەربەخۆی سۆران تەنها بۆ هەڵمەتی هەڵبژاردنەکان نەبێ بەڵکو دام و دەستگایەکان بەڕسمی بکەونە سەر پێی خۆیان و بنیاد بندرێت بۆ ئەوەی بتوانرێت زۆرترین خزمەت گوزاری و ئەو ناوچەیە کە ناوچەیەکی فەرامۆشکراوە بتوانرێت بەشێک لەو مەغدوری و لەو قوربانی و لەو خاوەن خەباتیەی خەڵکەکە وەکو وەفایەک وەکو قەرەبووکردنەوەیەک وەکو بەخشینێک بۆ ناوچەکە و بۆ خەڵکەکە دام و دەستگایەکانی پەیوەندیدار بە ئیدارەی سەربەخۆ و دام و دەستگایەکانی سەر بە وەزارەتەکان ڕنگدانەوەی لە ناو ئیدارەی سۆران هەبێ ئێمە پێمان وایە ئەگەر هەر بۆ هەڵمەتی هەڵبژاردن بێ و ناوێک بێ سۆران بکرێ بە ئیدارەی سەربەخۆ و مژدەیەکی کاتی بێ بە خەڵکەکە بدرێ ئەوە بە دڵنیاییەوە ناتوانێت کەم و کوڕیەکان ئاستەنگەکان کۆسپوتەگەرەکان گرفتەکان چارەسەر بکات بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جددی بێت و ئاوری جددی لە ناوچەکە بداتەوە بتوانێت جیاوازی نەکات لە نێوان هاوڵاتیان جیاوازی نەکات لە نێوان ئەولادیانەی زۆرینەیان وەلایەن بۆ پارتیەیان بۆ پارتی دموکراتی کوردستان نیە و بۆ لایەنەکانی دا چونکە ئێستا لە بەشێک لەو لادەیانە ئەگەر بنمونە هەر لە ناو قەزای سۆرانی جاران باڵەچیان وەربگرین چەندین لادێ بەڵام نمونە بە هەودیان بێنینەوە ئەو گەڕەکانەی کە زۆرینەیان پارتی بووە کۆنکرێت کراون بەڵام گەڕەکێکی تێدایە کە ماڵەکانی یەچەتین کۆنکرێت نەکراوە و داوایان لە ئێمە کردووە کە بتوانین دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین لە شاوراوە هەمان کێشەمان باشە کاک زوبەر ئێوە وەکو لێ پرسراوی مەڵبەندی سۆران ئێوە چۆن فشار دەکەن یاخود هەوڵ دەدەن کە بەجددی کار بکرێت بۆ ئەو کێشە و گرفتانەی کە هەیە و ئەو جیاوازی کە باست کرد کە هاوڵاتیانی ئەو سنوورەش باسی لێوە دەکەن ئەو جیاوازیە نەمێنێ لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان هەوڵەکانی ئێوە لە ڕابردوش چی بوو و لە داهاتوش چی دەبێت بۆ ئەم بابەتۆم گرفتە ئێمە لە سەرەتای پێکهێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەمان هەبووە بۆ کۆی سێکتەرەکان و بوارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە ئێستاشدا سەبارەت بە ئیدارەی سەربەخۆی سۆران یەکێتی نیشتیمانی و ماڵبەندی سۆران پشتیوانی تەواوی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین و پێمان وایە دەبێ وردە وردە هەنگاو بنێ بۆ بە پارێزگابوون چونکە هەم لە ڕووی پێکاتەی هەم لە ڕووی فراوانی سنوورەکەی هەم لە ڕووی قوربانی و خەباتجێڕی خەڵکەکەی شایستەیە ئەو مەڵبەندە ئەو سنوورە ببێت بە ئیدارەی سەربەخۆ و ئێمە دەیەکێتی لە ڕێگای تیمەکانمان لە پەرلەمانی کوردستان لە ڕێگای تیمەکانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای جێگری سەرۆکی حکوومەت و سەرجەم ئەو هەواڵانەی کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانن و لە ئێستادا سەر بە هاوپەیمانی کوردستانن واتە چه هەواڵانی بزوتنەوەی گۆڕان یان یەکێتی نیشتیمانی یان لایەنە سیاسی هاوپەیمانەکانمان هەموو هەورێکی خۆمانە خەینەگەر بۆ ئەوەی بتوانین ئەو ئیدارەیە بکەوێتە سەر پاچی خۆی و بتوانێت ئەو تەگەرە و گرفت و کێشانەی لە ناوچەکە هەن لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی خزمەتکردن بە خەڵکیش نەک هەر بە ناوچەکە چارەسەر بکرێن و بە زوویی جێبەجێ بوون. باشە باسە لە هاوپەیمانی کوردستان کرد هەر دەمەوێت وەکو دوا پرسیار بکە سەبارەت بە بەڕێوەچوونی بانگەشەی لیستی هاوپەیمانی کوردستان لە سنووری سۆران چۆن بەڕێوە دەچێت؟ تا ئەمڕۆ کە قسە ئەەکەین لەگەڵ جەنابدان
زۆر بەو پەڕی کەشی دموکراسی زۆر بەهێمنانە و بانگەشەیەکی نەرم لەلایەن ئێمە وەکو لیستی هاوپەیمانی کوردستان و لە لایەنەکانی تریشەوە بەڕێوە چێ ئێمە تەمەناکەین تا ڕۆژی دەیدا کە ڕۆژی چوونە سەر سندوقەکان و ڕۆژی دەنگدانە بە هەمان نەفەس بتوانین ئەو هەڵمەتەی دەستمان پێکردووە لەو کەشە دموکراسیە و بەو پەڕی نەرمی و نیانی بتوانین چێبرچێ بکەین لەسەر باشترین خزمەتگوزاری لەسەر پێشکەشکردنی باشترین دەستکەوت بە کۆمەڵانی خەڵکی ناوچەکە چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی ڕاپەڕین ئەزانێت وەتوانیمان بە خوێنی شەهیدەکانمان دەڤەری سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئازاد بکەین پێش هەموو لایەنەکانی سیاسی تر بە هەمان شێوە بتوانین زۆربەی هەرە زۆری خزمەتگوزاری بە ناوچەکە بکەین و لەلایەکی تر ناوچەی سۆران خۆتان ئەزانن قەزای ڕەواندز بۆ کاتی خۆی لە سەردەمی عوسمانیەکانەوە و دواتر 1970 بەعسیە فاشیەکان ڕەواندزیان کردەوە بە ناحیە چونکە قەڵای جوامێران بوو و سۆرانیان لە جیاتی ئەو کاتپیانەوت دەشتەدیان ئۆردوگای زۆرە ملیان لێ دروست کرد بۆ خەڵکی ڕاگوێزرا و لە مەنتیقەکانی گەڵاڵە و ناوچەی باڵەکایەتی و ناویان ناقەزای سدیق بەڵام سەرۆک مامجەلال لە یەکەم وتاری خۆی لە ساڵی 1992 ناوەکەی گۆڕی لە قەزای سدیقەوە بۆ قەزای سۆران و قەزای سۆران بە شروناس و بە ناسنامەکەی جەنابی مامجەلالەوە تا ئێستاش وەکو وەفاداریەک بۆ ئەو دەڤەرە وەکو وەفاداریەک بۆ میر محەممەدی گەورەی سۆران و میربشینی سۆران بەو ناسنامە و شوناسەی جەنابی مامجەلال بۆی هەڵبژات ماوە. زۆر سپاس بەڕێز بەرەسما لە پرسای مەڵبەندی سۆران سپاس کە بەشدار بووی لە ئەستۆدەش.